دۆناڵد ترامپ خۆشحاڵی دەربڕی بەر لە زنجیرەیە کۆبوونەوە لەگەڵ ڕێبەرانی کۆماری لە کۆنگرێس. لە نێویاندا سەرۆکی ئەنجومەنی نوێنەران پۆڵ ڕایەن کەوا هێشتا پشتیوانی لە ترامپ نەکردووە وەک کاندیدی چاوەڕوانکراوی کۆماریەکان بۆ پێشەبرچەی سەرۆکایەتی ئەمریکا. من وا باوەڕ دەکەم کەوا ئێمە تۆوی خۆی خستمان دەچێنین بۆ چارەسەرکردنی جیاوازیەکانمان. جا لێرەوە ئێمە دەچینە قوڵایی ڕێبازەکانەوە بۆ بینینی ئەوەی کە زەمینەی هاوبەش لە چیدایە و هەروەها چۆن ئێمە لەوە دڵنیا دەبین کەوا لە دەرەوەی خودی ئەو بیر و باوەڕە بنەڕەتیانەوە کار دەکەین. لە دەرەوە خۆپیشاندەرانی دژ بە ترامپ بە توندی دژی نەخشە مشتومەلەسەرەکانی ترامپ ڕاوەستان سەبارەت بە ڕاگررتنی کۆچبەرانی ناقانونی. ترامپ هیچ تێبینێکی نەدا و ڕایەنیش هیچ پشتیوانێکی دەرنەبڕی، بەڵام هەردووچیان بەیاننامەیەکی هاوبەشیان ڕاگەیاند و تیایدا دەڵێن کۆبنەوەکەیان هەنگاوێکی ئەرێنی بوو بەرەو یەکگرتن. بێگومان زۆر دوور بوو لە تێبینیەکانی ترامپ کە تیایدا هێرشی دەکرد لەسەر ئەوانەی گومانیان لە پابەندبوونی ترامپ هەبوو بۆ بەهاکانی پارێزەران. دەڵێن ترامپ کۆنەپارێزێکی ڕاستەقینە نییە. جاکێ بایەخ بەو قسەیە دەدات. ئێمە دەبێت بەر لە هەموو شتێک وڵاتەکەمان ڕێک بخەین. ترامپ دەستی کردو بە ڕاکێشانی هەندێک لە کۆماریەکان بە سەرۆکی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی سەنەت باب کۆکەریشەوە. ئەوەی دەیبینم کە ڕوودەدات هاتنەکایەوە و بەرپابوونی مەسەلەکان و گوڕانکاریە لە شێوازی دەربڕیندا. هی دیکەش هەردژینە وەک لێنزی گرامی ڕەکەبەری پێشووی ترامپ. من لۆمەی لایەنگرانی ترامپ ناکەم کەوا بێزار بوون لەو بڕوایدام هەڵخەڵەتاون و پێم وایە بە تێپەڕبوونی کات و درێژە کێشانی پێشبڕکێکە ئەوەمان بۆ دەرئەکەوێت کە ترامپ کۆنەپارێزێکی باوەڕپێکراوی کۆماری نییە. هاری ڕید ڕێبەری دموکراتەکان لە سەنەت تێڕوانینەکی جیاوازی لەسەر کۆبوونەوەکەی ترامپ هەبوو. ئەوە تەنیا دواترین نیشانەیەکەوە ڕێبەرانی کۆماری یاوەر و هاوهەنگاوی ترامپن. بە هەرحاڵ پۆڵ ڕایەن گوتی کۆبوونەوەی دیکە ساز دەدرێن بۆ زاڵبوون بەسەر جیاوازیەکان. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.